بەناوی خودای بەخشندەی میهرەبان، سەلام و بەرەکەتی خوداتان لەبێ ئازیزان و خۆشەویستان. بەناوی ئەو خودای دەست پێ دەکەین و سپاسش هەر بۆ ئەو کە دەفەرمێ لەسەر زاری پێغەمبەر عیسا عەلەیهی السەلام قال إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا. درود و سەلام بۆ سەرجانی پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم. سپاسی خوددا دەکەین کە دەرفەت و تەمەن و ماوەی داین لاڵ قێشتری بەرنامەی بەفەڕ بە خزمەتی ئەزیزانمان گەیشتنەوە. دەخوازین و دەپاڕنەوە کە بتوانین ڕەزامەندی خودای گەورە بەدەست بێنین و ئێوەی ئەزیز و خۆشەویستیش لەگەڵمانە ئاسوودە و بەهرەمەند بن. ئەزیزان، بە بۆنەی سەری ساڵی تازەی لەدایکبوونی پێغەمبەر عیسا عەلەیهی السەڵات وەسەلام دەڕۆینە سەر ژیانی پێغەمبەر عیسا عەلەیهی السەڵات وەسەلام. ئاخۆ پێغەمبەر عیسا چێیە و هەروەها ئەو بۆنەی کە بۆی دەکرێ چۆنە جیاوازی لەدایکبوونی پێغەمبەر عیسا عەلەیهی السەڵات وەسەلام و سەری ساڵی تازەی زاینی و پێگەی دایکمان یان بڵێن دایکی پێغەمبەر عیسا سەلامی خوای گەورەی لەسەر بێ و هەروەها شوێن پێ هەڵگرانی ئاخۆ ئەو بۆنە و یادانەی کەوا دەکرێنەوە ئێمە وەکو موسڵمان ئەوەندە گرنگی و ئیحتیمامی پێدەین تا چەندە ڕێگە پێدراوە. بۆ شەن و کەوکردنی ئەو بابەتە لە خزمەتی زۆر بەڕێز دکتۆر خالید گەردی پێشنێژ و تارخوێنی مزگەوتی حاجی ئیبراهیم گەردی لە شاری هەولێر لە خزمەتی دادەبین. ئێوەی ئەزیزیش تا دوا ساتی بەرنامە بینەرمان بن. مامۆستا جان سەلامی خوای گەورە لەسەر بێ زۆر بەخێر. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. مامۆستای بەڕێز سەرەتا دەبین پرسیاری ئەو کەم ئاخۆ جیاوازی نێوان سەری ساڵی تازەی زاینی لەگەڵ لەدایکبوونی پێغەمبەر عیسا عەلەیهی السەڵات وەسەلام چۆنە و چییە؟ بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. طبعا دیارە خۆی زۆربەی زۆری ئەوانەی لە تاریخی پێشوو کە سابت بوونە هەمووی متفق نین لەسەری، بەڵام وەکو بڵێن زۆرینەی لەسەر ئەوانن کە لە دایکبوونی پێغەمبەر عیسا عەلەیهی السەڵات وەسەلام لە 25 مانگی 12 و سەری ساڵی زاینیش ئەو لە یەکێک ڕادەست پێ دەکات، بەڵام ئەوەی جاری وا خەڵک جیاوازیەک لە نێوان ئەو دوانە ناکات، تێکەڵی دەکەوە زانی سەری ساڵی لەگەڵ لە دایکبوونی پێغەمبەر عیسا عەلەیهی السەڵات وەسەلام هەردووکی هەر یەک شتە، کەچی ئەوانە جوایزن. زۆربەی کتوبەکانی ئەوانەی کە دەربارەی پێغەمبەر عیسا نووسراون عەلەیهی السەڵات وەسەلام ئاماژە بەوە دەکات ئەوەی کە بیدایەت دەکرێت و دەکرێتە عوتڵە و شتی لە بۆدان دەرێت 25 دوازدەی لە دایکبوونی پێغەمبەر عیسا عەلەیهی السەڵات وەسەلام. سەری ساڵ شتێکی دیکەیە، سەری ساڵی زاینی شتێکی دیکەی جیاوازەکە عیلاقەی بە لە دایکبوونی پێغەمبەر عیساوە نییە عەلەیهی السەڵات وەسەلام. هەر بەبوونی لە دایکبوونی ئەوە نییە، عیلاقەی بە ویدانی ئەوەی لە دایکبوونی پێغەمبەر عیسا عەلەیهی السەڵات وەسەلام 25 دوازدەی سەری ساڵیش ئەو خەڵک ئەوەی بە ئومێدی ئەوەی کە عەلاسا ساڵێک لە تەمەنیدا دەڕوا حەفەلەی دەکا و بەزمەکەن و ئەو شتانە کە ئەو جۆرە شتانە ئەنجامەدەن ئەو لەگەر ئەویدا جیاواز. سەری ساڵی تازەی کۆچی بۆ نمونە هەر لەگەڵ کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵە بەڕێزەکانی دانراوە کە ئیمامی عومەر ئەوەی داناوە، بەڵام باشە لە پای چی یعنی ئەوە لە دایکبوونی ئەوەش سەری ساڵەکە یعنی ڕۆژمێرەکە جیا لەگەڵ لە دایکبوونەکەی؟ بەڵێ جیاوازە لەگەر ئەویدا لە دایکبوونی پێغەمبەر عیسا عەلەیهی السەڵات وەسەلام نەکەویتە ئەو ڕۆژەی کە بڵێن تا برن سەری ساڵی زاینی بەزەبت لە دایکبوونی پێغەمبەر عیسا عەلەیهی السەڵات وەسەلام حتا هیجرەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم کە ئەوە دانرا خۆی تۆ ببینێ لەبەر چ ئەو هۆکارە دروست بوو، یعنی بۆ نمونە نامەیەکی ناردی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی تاخیر نامەکە گەیشت و تەنمە هی ئەو ساڵێکی دیکەیە، یعنی چی بکەین لە بۆ ئەوەی ئەو گرفتە دروست نەبی، یعنی ئەوە هی کام مانگە هی چ وەختەیە بڕیاریاندا وەلی هەتا بیدایەت بە تەمابوون جەنگی بەدر بکەنە بڵێن ئەو دەستپێکردی دەستپێکی ساڵی نوێ، دوایی بڕیاریاندا هەموو لەسەر ئیتفاقی هەموو لەسەر ئەو کۆچیەکە کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم دانن بە نقطەیەکی ئینتیلاق لەوەی سەری ساڵی دائیمەن ئەوەی کە ئیسلامی هەیە پێی بژمێردرێ لەوێ ڕاحیساب بکرێت. بەڵێ دەمەوێت بێمەوە سەرەتا مامۆستا کە پێغەمبەر عیسا لە دایک بوو، تەبعاً لە دایکێک کە مەریەمە خوای گەورە لە قورئانە باسی کردووە، پێگە و گەورەی مەریەم خاتوون لە قورئانە لە ئیسلامە لەلایەن خوداوە چۆنە و چەندە؟ بەڵێ طبعا ئەگەر تەماشا بکە یەکێک لەو پێغەمبەرانەی کە ئولول العزمە پێغەمبەر عیسا عەلەیهی السەڵات وەسەلام خانەوادەی ئەویش کە تەماشاکەی بەڕاستی هەر لە بابی ڕابگرەکەی عمران بوو لە داچی پێغەمبەر عیسا عەلەیهی السەڵات وەسەلام کە خوای گەورە بە داگ ناوی بردیە بڵێن بە ئافرەتێک ناوی بردێ نەک بڵێن خودی ناوەکەی، کە لێرە وا باز دەکرێت کە پێغەمبەر عیسا عەلەیهی السەڵات وەسەلام پێش ئەوەی کە لە دایک ببی
ئەو خانەوادەی ئەوان داوایان کردێ کە منداڵیان نەبوو کە خۆی گەورە منداڵێکیان پێ ببەخشی لۆی بیکەنە خزمەتکاری بیت خزمەتی ماڵی خی گەورە بکە ئەو شێوازە تەبەنی بکرێتن لەوەی کەوا کوڕ بیتن ئەو منداڵە کاتێک کە داوا دەکا ربي إني نظرت لك ما في بطني محررة فتقبل مني إنك أنت السميع العليم فلما وضعتها قالت ربي إني وضعتها أنثى والله أعلم بما وضعت وليس الذكر كالأنثى وإني سميتها مريم خواهی گەورە لە قورآانی دا باس دەکە ئەوان داوایان دەکرد کە ئەو منداڵیان نەزر کرد بوو لۆ خوا یعنی طبعا یەکێک لەو شتانەی کە هەبووە پێشتر مەریەمە بەڵێ یەکێک لەو شتانەی کەوا گرنگ هەبووە بەڕاستی کە لە کوردەواریشدا ئەگەر بێت وەکو مقارنەیەک بکەن شتێکی زۆر جوان بووە کابرا کە چەند منداڵێکی دەبوو منداڵێکی دەنار دەبەر خوێندن دەگووە بە کاری دینی بکە کاری خوایی بکە کە مامۆستایەتی بکە ببێتە خەتیب و ئیمام و کەسێکی گەورە لە بۆ دین خزمەتی دینداری بکە تەمەنەوە لەو وەختی و ئەو ئاسارە هاتی هەتا ئەو ڕووکە گەیشتینە ئێرە دائیمەن کە خەڵک بیەوێ مەسەلەن لۆ قیامەتش لۆ خۆی شتێکی هەبێ ئەولادێکی هەبێ کە ڕێگەی دینی بە تەواوی بگرێتە بەر ئەوە بوو جا ئەو داوای کرد کە خوا کوڕێشیدایە قەدەری خوای گەورەوە بوو کوڕ نەبوو کەس دەرچوو جا لێ دەرێ خوای گەورە فەرمی وەلەیسە الذەکەر کەلئونثا هەر وەکو کوڕ وەکو ئەو کچە نییە یعنی شتێکی وای پێبەخشی خوای گەورە کە گەلە گەورەیە ئەمانەتان دەکرد زۆر زیاترە بەس ئەوەندە چ بوو ئینی سەمەیتها مەریەم وئینی ئوعیذها بیکە وذڕیەتها من الشەیطان الرەجیم ناوی لێ ناخوایە پەناشی بەتوو دەدەم لە شەیطانی خوای گەورە یەکسەر فتقبلها ربها بقبول حسن وأنبتها نباتا حسنا وكفلها زكريا كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا يعني أنواع بركة خوا بسدانا لي ورقد لي قبول كر خوي پروردەی کرد پێغەمبەرێکی خۆی لە دیاردانا کە کەفالەتی بکە يعني حتى یەشێک لەوانەی کە إنكار ناكري كرامتي أولياء رضا ورحمة إخوان اللي كثابتة بكتاب السنة شكل وأنا أو آياتية كضلين ليزستاني يسوع خواردني هاويني لك نديد لهاويني يسوع خواردني زستاني لك نديد يا مريم أن لك هذا قالت هو من عند الله إن الله يرزق من يشاء بغير حساب كواتا خانوادي دايشي بيغمبر عيسى عليه الصلاة والسلام كتماشا دكي يعني خانواديشي دیندار بووینە داشی لە وەڕە دەست پێ دەکە منداڵەکەی نەزرکار لە بوێنەر بابی مدەیەک منداڵیان نەبووە داوا لە خوای گەورە دەکەن ئەکە ئەوەیان پێ بەخشرا بەڵام چ بەخشینێک هەتا ڕۆژی قیامەتە ئەوە باسی دەکرێت و ذکری خێر و چاکەی دەکرێت کە پێغەمبەر عیسی بوو عەلەیهی سەڵات وسەلام لەو ئافرەتە دەبی کە ئەوان ئەوەلی داوایان دەکرێت کە کوڕیان پێ ببەخشێ و ئێستاش زۆر خەڵکی نازانی هەر داوای کوڕیەکە دەڵێ مەجموعەیە کوڕم بیجاری وایە کوڕیەبی دەریەکە جاری وایە کچی دەبی خزمەتی دەکا جاری وایە کچێک دەبی ئەوەندە بە پیت و بە بەرەکەتە لە ئاگری جەهەنەم نەجاتێدا کە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئینسان دوو کچ بەخێوکە هەتا دەیانگەینتە جێ خۆی ئیهانەیان نەکات تعلیمێکی دینی جوانیان فێرکە لە ڕۆژی قیامەتدا لۆی دەبنە سەتر لە ئاگری جەهەنەم دوو کچ بەڵام دەربارەی کوڕ وای نەفەرمووە لۆی تەبعاً و تەنقیز نەلە بۆ شەئنی کوڕ بەڵام ئەوەی کە نەزرەی خەڵکە لە ناو خەڵک کە باوەکە خوا چی دایە بەوە ڕاستی بە یعنی ئەو نیعمەتەی کە خوا پێت دەبەخشێت تا ئەوانە داوای کوڕیان کرد و کوڕیش دەشا لە بۆ خاتی وەی بچی خزمەتی بیتەکە و ماڵی خوای گەورە بکاتن هەموو بە نەزرەی وان ئەو ئوسلوبێکی بەرنامەکان خراپ نەبووە هیچ عیبی نەبووە بەڵام خوا شتێکیان پێ دەبەخشی گەلێ لەوە گەورەتر کە ئەوان داوایان کرد بە بەڵام بەو تەفکیری ئەوان نا کچێکیان پێ دەبەخشی ئەو کچە کوڕەکی دەبی یعنی دەبێتە معجزەیەک لە بۆ هەموو دنیا دەبێتە ئاەتێکی خوای گەورە دەبێتە نیشانەیەک شتێکی وا ڕووەدا کە جارێکی دی لەسەر ڕووی زەوی ئەو زۆرەشتە بەو نەوع لەدایکبوونی ئەو کوڕە دووبارە نەبوویتەوە يعني واسەوەشمان پێ دەڵێ عسان تەکڕە و شەیئەن ئێشتا کە مەشت پێمان خۆشە یان شتێک پێمان ناخۆشە کە خوای گەورە دەیکا حتمما ئەوە لە بۆ ئێمە باشتر و چاکرەوەی کە داوای هەر زۆر یعنی لە هەموو شتێکات و تەماشاکە خوا شتێکی پێبەخشی زانایان قسەیەکی زۆر جوان دەکەن دەڵێن خوا ئەگە سیرەتی ئینسان نیشانی ئینسان بدا بڵێ هەتا مردنت ئەو هایە بۆ خۆشت هەری بژێرە نازانی و جوانتر هەر بژێری لەوەی کە خوا لۆی دانایە بەڵام هەتا نەتیجەی کۆتاییەکە چونکە ئینسان نازانی خێر لە چدایە بەڵێ یعنی خێر لەو شتەدایە کە فیما یختاره الله بەڵێ لەدایکبوونی پێغەمبەر عیسی عەلەیهی سەلام خۆی لە خۆیدا معجزەیەکە کە بەبێ باوک لەدایک بووە یعنی چۆن لەبەرچی خوای گەورە ئابۆ شێوە ئەوەی هێنا وجود دواتریش دێنە سەرەوەی کە وشانێک کە فەرمی سەرەتاچی بوون بەڵێ خۆی تەماشا دەکە پێغەمبەر عیسی عەلەیهی سەڵات وسەلام کە بەبێ لەدایک دەبی یعنی ئەوە قدرەت و گەورەی دەسەڵاتی خوا بە دیار دەخست تا وەفتێکی بەنی نەجران هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمیان تو لۆ جوون بە پێغەمبەری ئێمە دەدەی پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم ئێمە جوونی پێ نادەین فەرمیان کو دەڵێ ئەوە بەبێ باب لەدایک بووە فەرمی بەبێ باب لەدایک بووە تا گوتیان کا شتێکی کەمان نیشان دە وەکو ئەو یعنی شتێکی وا ئەوها هەبێ
خواهي قورا آياتي نازل إن مثل عيسى عند الله كمثل آدم خلقه من تراب ثم قال له كن فيكون الحق من ربك فلا تكن من الممترين ليرة تماشا نموني بيغمر عيسى نموني شي مبدع تازه نبو لفيشيش خواهي قورا بيغمر آدم دروس كر عليه الصلاة والسلام ببيداكو باب بيغمر عيسى دروس تكا أو زارب ببيب باب زور طبيعتك لكن أمر لكن خواهي قورا كزانانا فرمون بين الكاف والنونة كاف ونون بيني هرنيا حلو بين بيك بنوسا يكسر دقوتري خواهي قورا أو برياري لسر دا زالوي بوني بيغمر عيسى عليه الصلاة والسلام أو هم ببيب باب وكتما شاكي بيغمر عيسى عليه الصلاة والسلام ديتا أو دنيا قدرته دا صلاة خوابة ديار ديخي إنسان ساوي بيدا كوي كخوا تسند صلاة دار استكر رب العالمين دا فرمي إن الله على كل شيء قدير أو وقت أول لو بديار دكوي كإنسان استجوجت أو سر دم إنسان قد تواني دروس كابا بباب هر لو قرب بي أوي هيج تيجي خواي تبارك وتعالى بكاربيني أوي بكاري شيء هم هي رب العالمين هم هي رب العالمين تماشى ذكي أو أنا هم ولا لا رب العالمين يعني لو براستي دبي أو بيت برشام قدرتي قادر زور زور قوري رب العالمين أوي كديوي بيك هموي أمريكاني نافذ بمدة زور زور سرعتي وباشي هنجيني أجر تماشاش بكي أوشتانه ذكى رب العالمين كخارق لدى صلاة إنسان لتواناي إنسان لو شوازانه دان يدواي أو هلا بجري ببيغمبرك ببيغمبرك وبيغمبرك وبيامك خويا دا تدستيو لأنه خلق دا إعلان ديك حرجياني بيغمبر عيسى عليه الصلاة والسلام بريتي لنمونا بريتي لدرس عبرات بريتي ل يعني هتو إسا تماشاك حتى المجلد كتاب لسا حياتي أو بيغمبر داني سبحان الله هشتا لبرساو دي تماشاكي ضعيف لا وازي يعني اگر بس او قدرة رب العالمين كان كبيغمبر عيسى هيبوا كخواي قوربي داو بإذن خواي تبارك وتعالى وباشان لشيوازي او دروس كردني كخواي تبارك وتعالى بيغمبر عيسى عليه الصلاة والسلام بيكون فيكون يكون ملائكتك دي فيك دكا ودروسي دكا يعني أبدا صلاة شيء زور زور قوري قالوا مولوي شاعر وازان ملا أجزريك أقل حبيبيته كقوتيان خدا دبريته موضوع كان كوت هيدي يعني تواود بي زا محمد راتب نابلسي تيجي زوان دري لسا قدرتي رب العالمين طلع أجر إنسان تماشى بك كاتك أجر دا صلاة دارك بيت بلي زور زور دولة من بي بيت بلي بخشيش يكد دمي أو ولله المثل الأعلى تتسد دي تبرتساوي لو أنا بحريش زور دي تبرتساوي لبرو كابرا بملايين دولاري هي بليش تيجي باشا دمي زور عن تكدي تبرتساوي إلا دريت تازة توا من لا الحساب كلا فقيرين ذاتهم سو كابرا وعدي دا ويقوتو كبخوش يبريش تشي زور الدمي كأو هاد دولة من دا ضلك فقيرك بيت بلي بركاك مش تشي باشا دمي اسمه ديكاكتو أنتو بخود زعيف فيلاني تو بخود 1000 دينار طيب أخذت سند مدي 100 دينار 200 دينار هذا مدت بيدا كريدا صلاة ضل إذا تماشاك أجا خواب فرمي أمن دا الصلاة دار ودي بخشم بإنسان وقدرتهم هي وبيدمي وهمش ديك دبي خوا جورة صدوبك دروستا زالوي براستي خوا أوهم نازو نعمتي بيشكيش كرد بو خانواده بز لبروي نيتيان هنا من دالك ببخشم بمالي خوا جورة بيكنا النذر لبو أوي خزمتي ديني خواي تبارك وتعالى بك أو أزرشي جورية استاج أما هندي خلق من هي استا داعي بان خواس كساني وكبر شوين كوتي بيغمر عيسى وبيغمبري خومان عليه الصلاة والسلام خويك لا كردي تولبو خزمتي ديني خواي جورا معدل خريجي دعوة وبانجوازو كاري ديني وكاري إسلامية يعني أو كاري بيروز وكبر أوي كلا بيغمر عيسى عليه الصلاة والسلام رويدا شوين كيدا قرينا برتو شرع من قبلنا شرع لنا ما لم يخالف دليلنا ما سباسي مريم ما كرت سلامي خواهي قولي لسر بيزا من حزكم بسياري وكم زور بهتان وتهمة وقصي زوري هاتا السري بلام نهمان كاتا خورا قربو صون درسش اللي وري بقرين امامانيش بسن زور كات لسر ديني خوا مثلا تنقو تسر مديتا بيشد بتواني آرام قربين لسري لما يجوي إسلامي أقر تماشا بكي خلق زور بختاني بيكرايا بيغمبران بيان كرايا بيوتساكان بيان كرايا تماشاكا أقر تماشا بكي پیغمبر یوسف بختانی پیکری شاهدێک لە نێزیکە خۆی خوای گەورە بەڕائەتی دەڕەکا مەریەمەی داچی پێغمبەر عیسا بە پێغمبەر عیسا بکە بە گچکەی داخسان دەکا و پێغمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام خێزانەکەی بختانی پێ دەکرێ خوای گەورە ئاەت نازل دەکا بە خۆی دەنێڕێت چون بختان مەسئلەیەکی زۆر گەورەی و زۆر کاریسەیەکی زۆر یعنی یەکە لەو شتانەی کە بەڕاستی ئینسان ئەگەر صاحبەکەی گردنی ئازانەکە قەت خوای گەورە لێی خۆش نابی کە بختانی بە عالەمێ بکە حتا یەکێک لە زانایان یەکێک چۆکنی گوتی من ئەگەر بختانێک بکەم دەمەوێت خوا لێم خۆش بێت چ بکەم باشە وتی گردنی خۆت بە شەخسەکە ئازاکە گوتی ئەخر ناکرێ دەمەوێت نمونەکەم نیشان دەبزانم وەکو چووە یعنی چ بکەم گوتی بڕۆ مریشکەش سەر ببڕە چی لێ بکەم گوتی پەڕ و بار و هەموو شتێکەی فڕێ بدە هەمووی فڕێدا هاتەوە گوتی وام کرد گوتی دەجە بڕۆ خڕکەوە
ئەیگوتی ناکرێ گەورە شتی وا کو دەکرێت فەرمووی ئەو بوختانە ئەوە بوختانە پێت ناکرێ مەیکە خۆ لەو قەرەشتە گەورەیە مەدا یعنی ئەوان ئێستا تەماشا دەکەی مەریمە داچی پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام بوختانی لێ هەڵەبەسترێ لەگەڵ وەی دەبین ئافرەتێکی ساڵحەیە بەڵام مەقامەکەش تەماشا دەکرد مەقامێک بوو یعنی ئەوان گومانیان لێ کرد ئەو ساڵحەیە کو تووشی ئەو حاڵەتە بوو هەتا خوای گەورە تەدەخولەکە ئیش هەندێک ئیش هەیە لە دەستی ئینسان دەرەچێ هەر کەسێک بگاتە ئەو مەقامێ ئەو ئیمانە بەرزەی هەبی ئەو هەڕوو لە خوای گەورەکە ئیلا خوای یارمەتی دەدا ئێستا جوڕەیجی عابید پێغەمبەر باسی دەکات صلی الله علیه وسلم پیاوێکی ساڵحە بوختانی پێ دەکەن دەیهینە مەحکەمە منداڵەکەی دادەنێن ئەو منداڵەی تو ئافرەتەکە دەڵێ ئەو پیاوە زینای لەگەڵ من کردی ئەو منداڵەکەیتی ئەوە حسابیتی لەبەرەوەی پارەی وەرگرت بوو شتێکی وەرگرت بخوا حەدیسەکە لە صحیحی موسلیمدایە تێگەی پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم جوڕەیجی عابید هیچ مەجالێکی لە بەردەمی دانەمە خۆ پێغەمبەری خوش نەبوو شەهادەیشی نییە فەرمیە قازی بەس مەجال لە دوور کات نوێژەکەم ما بە تو کاری زیناش دەکەی نوێژش دەکەی فەرمی ئیدا خۆ حەقی خۆمە داوا بکەم فەرمووی بەڵێ دەڵێت سەری لە سەجدەدانە فەرمی خوایە ئەگەر تو تەدەخول نەکەی بێجگەلەوەی ئەمن ناشرین نەبم دینی توش ناشیر نەبی دەبێت تەدەخول بکەی ئەمن بەریئم بێگوناحم یعنی بوختانێکم پێکرایە گەلە گەورەیە هەردووکمان ناشیر نەبین بەو پڕی ئیمان وەستا دەستی لەسەر زیجی منداڵەکەدانە فەرمی بابەت چێ گوتی بابی من شوانەکە لە فرانجێگایە یەکسەر خوا منداڵی لۆ بە جوابینە یعنی خوای تەعالا لە مەسەلەی بوختانە کە ئیشی زۆر گەورەیە ئاەت و نیشانی زۆر گەورە نیشانەدا زەلوێ مەریمەش کاتێک کە خەریک بوون ئەوان ئیتیهامی کەن یا ئوختە هاڕون ما كان أبوك امرأ سوء وما كانت أمك بغية هەبزانە خەریکن ئیتیهامی دەکەن یعنی تو نەبابت نەداکت کەسێک یعنی هیچیان کەسی خراپ نەبووینە ئەوجا کە دەڵێ پێی دەڵێن یا ئوختە هاڕون وای تەفسیرەکە خۆ بینی ئێوە و بینی هاڕون زۆر بووە دەڵێ لە بەنی ئیسرائیلەکان وا مەشهور بە یەکێک زۆر دیندار بە ئیسنادیانەدا وەلای هاڕونی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام یعنی وەکو خوشکی هاڕون بووی ئەتو کووت ئەو ئیشە لە تو ڕوویدا خوای گەورە ئەمری پێ کرد ئینی نەذەرت للرەحمانی سەوما فلن أكلم اليوم إنسيا قسان ناکەم تەواو دەبی بدرێتە رب العالمین چکە مەسئلەکە زۆر گەورەیە زۆر لەوە گەورەتە کە ئینسان تەوەقوعی دەکە خارق العادەیە رب العالمین ئەبێت تەدەخول بکە لەو ئیشانەی کە خوای تەبارەک وتەعالاش تەدەخولی کردووە یعنی سەربەرزی لۆ کەسەکە مایتوە حتا ڕۆژی قیامەت جارێشکە کەسێک نەیتوانێت ئەو شەخسە و ئینسانە ئیتیهام بکە لە پاشەوەی کە خوای تەبارەک وتەعالا فەرمانی پێ دەرکرد لەسەر شتێک باسی قسەکردنمان کرد بۆ نمونە زۆرێک کە قسە کرد لە پێش ئەوەش پێغەمبەر عیسی سەلامی خوای گەورە لەسەر بێ لەوەی کە لە دایک بوو بە جواب هات ئینی نەذەرت للرەحمانی لەکە سەوما پاشانەکە دەمێ ئەوە بپرسم ئاخۆ پێغەمبەر عیسا کە لەو تەمەنە هاتە قسەکردن سەرەتا قسەکانی چ بوون و لەبەرچی ئەو قسانەی فەرموو کە خوای گەورە لە قورئان تۆماری کردووە بەڵێ ئەوەی پێغەمبەر عیسا کردی عەلەیهی سەڵات وەسەلام لە گچکەیدا کە خوای گەورە بە جوابی هینا ئەوەلەن لە بۆ بەڕائەتی داچی بوو لەبەرەوەی داکەکە ئەو منداڵە چێ هینا و لەبەرەوەی مێردی نەکردیە یعنی زۆر زەحمەتە قبولکردنی کەسێک بڵێن بۆ نمونە مێردی نەکردی و منداڵیشی هەبی یعنی شتێکی ئاستەنگ بوو ئیدی لۆی خوای گەورە شتێکی گەورەی نیشاندان بەڵگەشی پێ نییە بە خەڵکەکە بڵێ هیچی پێ نییە بەخۆی بە ئاەت قورئان باسمان دەکات لۆ من لەیتەنی مت قبل هذا وكنت نسيا منسيا يعني هەر بریا لە بیر بکرابم هەر بریا یعنی وەکو برێ ناو زەوی قبول دەکرد بەس ئەوەی قبول نەدەکرد بەخۆی بە منداڵەوە بچی بەخۆی دەزانی وەزعەکە چییە بەڵام کو حجە بدەمە دەست هەروەندە بێدەنگ بە سامیت بۆ خوای تەبارەک وتەعالا ئیشەکانت لە بۆ دەڕوێنی و کاتێکیش کە پرسیاریان لێکە قال پێغەمبەر عیسی عەلەیهی سەڵات وەسەلام ئینی عەبد الله فأشارت إليك طبعا إشارتي لو كرد بس إشارات بس أو قصية تماشا قال إني عبد الله يعني من بندي خوامه يعني هالليرة إشارتي شانداتي كاكا تسيد ككذبة هر نخلت إذا فران كاس كوري خوايا بون والعياذ بالله لو بيشو لإستا حموي يك كلمة قال إني عبد الله يعني بندي خوام أخلق جاري وهو زاني بندي خوا قال اشتكي طبيعي كاكا هم عبد خوينه بس أو عبدي كهرد بجيري ديكاتي خوي محمد المصطفى صلى الله عليه وسلم دعوتك كايبات أو أسماننا بس بانجدك سبحان الذي أسرى بعبده بندا قال إني عبد الله عبداتي زور قورية ها وأن المساجد لله فلا تدعو مع الله أحد وأنه لما قام عبد الله بندي خوا باسي صفتي هرم بيا والصالح وساكا كان خوي ذكا وعباد الرحمن بعبد بانجانك بندكاني الرحمن كواتا ليرك بيغمر عيسى ضلي عليه الصلاة والسلام قال إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا كتاب مداتي أفهم بيغمبر وجعلني مباركا أينما كنت
هەر خوا ئەمنی جێڕا بۆ مبارەک لە هەر جێگایەک بم ئەجە بزانە تەماشا تەوسیەکە و ئەوسانی بالصەڵاتی وەزەکاتی ما دمت حەیە نوێژ و زەکات هەردووچیانی پێ دەڵێ کە لە بەنی ئیسرائیلیەکاندا هەبووە کە مع العلم ئێستا نوێژ فەرامۆش کراوە حتى لە ناوانیش لە ناوە خۆشیانە دەکەوەی قسەی پێغەمبەر عیسای عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە لە بۆ ئێمە نەقلی دەکا کە لە یەکەم جار تەلەفوزی دەربڕیە ئەوە لە سلسلەی قسەکانیدا بووە وەسیەتی پێکردیمە پەروەردگار کابێ خەڵک نوێژ بکە نوێژش بەو عیبارەتەی کە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم تەوزیحی دا و ڕوونی پێکردیتەوە و زەکات بدا یعنی دوو مەسئلەی زۆر زۆر گرینگە چونکە تەماشاکە نوێژ متعلقە بە چیەوە علاقەی بینی عەبد و بینی خوای تەبارەک وتعالە زەکاتش متعلقە بە بینی عەبدەکان لەگەر یەکتریدا هاوسەنجی لەگەر یەکتریدا بکەن و هاوکاری یەکتریدا بکەن لێرە تەماشاکە خوای گەورە هەردوو شتەکەی پێ دەڵێ ئێستا هەر کەسێک لە ناو کۆمەلگا هەبی بینی خۆی و علاقە لەگەر خوا بپچڕێنی ئیشێکی خراپی کرد لەگەر خەڵکیش بپچڕێنی هەر ئیشێکی خراپی کرد بە نوێژ و بە زەکات هەردووچیان ئەدا دەکرێن ئەو دوو شێوازە وەوسانی بالصەڵاتی وەزەکاتی ما دمت حەیە وبەڕەم بوالدەتی دەبی لەگەرداکیشم چاکم یعنی لێرە تەماشاکەی تەماشا هەر ناڵم ژیانی پێغەمبەر عیسی عەلەیهی سەڵات وسەلام سەرتاپە دەرس و عیبرەتە خوا فەرمانم پێکە هێشتا و منداڵێ دەستی ناگری شتێک بکا لە بۆ داچی بەڵام گەورەترین مهمەشی لە بۆ ئەنجامدا بڕەکە چ بوو ئەو تهمەی زینا و بوختان و ئەو جۆرەشتانەی هەموو لێ دووریە خستەوە بەو چەند کەلیمە قسە کە خوا ئیزنی پێدا پێغەمبەر عیسی عەلەیهی سەڵات وسەلام ئەنجامی بدا ئێستا بڕۆ ببینێ زۆر خەڵکێک کە باز لە بڕی داک و بابەکرێ یعنی زۆر زەعیفن زۆر لاوازن یعنی داک و باب شتێکی پێ دەڵێ گوێ ڕایلی ناکەیان غەڵەت بەرامبەر بە داک و بابی دەکا یان جاری وای ئێمە تەلەفۆنمان لێ دەکرێت و مامەستا ئاینی مامەستا من گەردەنی داکم ئازا نەکردیە لۆ وڵا دنیا قلب بوویتەوە تو گەردەنی داکت ئازا دەکەیان داکت گەردەنی تو ئازا بکە یعنی تەماشاکەی گەیشتی تە حەدێک جوندان لێدان قسەی ناشرن تۆرە فێر بە لە هەموو پێغەمبەرانی خوا عەلەیهیمە سەڵات وسەلام هی پێشی و هی پێغەمبەری خۆشمان عەلەیهی سەڵات وسەلام ئەو نمونە جوانە فێردەوی کەلکەلیمەی بەڕ بەکارهێنرایە و بەڕەم بوالدەتی یعنی هەرچی ئیسمی چاکە و باشە هەیە تۆ بێ بەرامبەر بە دایکت ئەنجامی بدەیت لۆیش پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک لێ دەپرسن من ئەحق الناس بحسن صحابەتی باشترین کەس من مصاحبە و دۆستایەتی لەگەڵ بکەم کوێیە قال ئومک باشە پاشان یا رسول الله قال ئومک دیسان قال ئومک قال ئەباک ئەوجا پاشان باب سێ جار عولەما فەرمون لەبەرەوەی دایک سێ حەقی هەیە ئەوجا بابیەک حەق لۆ چونکە دایک تۆزێک زەعیفترە بێ سێ جار ئینسان بۆ نمونە دەستی داشی ماچکا و جەزارێک دەربا بەڵێ زۆر پێوەماندیە عەزیەتی پێوە دەبینی ئەوە بەڕەم بوالدەتی وەلەم یەجعەلنی جەبارا شەقیە وەخوا منی نەجێڕا پێغەمبەرم پێغەمبەری خوام پیاوێکی جەبار نیم خوێن ڕێژ نیم ئێستا لەو زروفەی ئێستا ماوا تێدان خوێنی عالەمەڕجێ لەسەر شتێکی تافێ لەسەر شتێکی بەلاش ئەوە علامەتی ساعەتە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم آخر زمان دانایە حتا قاتیل نازانی لە کەسی کوشت مەقتولیش نازانی هەر لەسەر چ کوژرا کامرایەک بەجادەدا دەڕۆ عالەم خڕ بووی تۆ لێدەن یەکسەر قتل عامیەکەن مع العلم پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئینسانێک بەناحەق بکوژرێ ئەگەر مەلایکەت و سەر ڕووی زەوی هەر هەمووی بەشداریکەن خوا هەمووی فڕێداتە ناو ئاگری جەهەنەم بەس ئەو موسڵمانە چێتە بەهەشت یعنی تۆ تەماشاکە خەڵک خینی خەڵکی لەکن بەهەدەر و بێئتیادی بووە تەقاکە و عالەمێ دەکوژی وازانی حیسابی لەسەر نییە جا پێغەمبەر عیسی عەلەیهی سەڵات وسەلام خوا ئەمنی نەجێڕایە بە کەسێکی خوێن ڕێژ زاڵم ستەمکار ئێستاش ئەو ڕۆکەوە عالەمە بەشێکی کە تووشی ئەو گرفت و ئەو جۆرە شتانە دەبی یعنی مادام کەسێکت دیت ستەمکارە خوێنە ڕێژی حەقی خەڵکە خوا مافی خەڵکە خوا سوێن بەخوا ئەو کەسەی دەیخوا ئەو کەسەی تەئیدی دەکا و لەگەریتی هیچ فەرقیان نییە لە ڕۆژی قیامەت هەموویان پێکەوە کۆ دەکرێنەوە هەر وەکو ئێمە خۆمان بە ئەتباعی پێغەمبەر زانی صلی الله عليه وسلم مسلمانان و شوێنکەوتەی ئەوین و ئەوەندی توانی بمان سیفەتەکانی ئەو جێبەجێ دەکەین ئەمە لەگەر ئەو پێکەوەینە ئەوانەش لەگەر ئەو جەماعەتی خۆی پێکەوەیە ئەجا کابرا نوێژێ دەکا ڕۆژی دەگریان نایکەیان هەر شتێکیت کە دەکا تۆ ئەسلی قەزیەکەت چییە پێشەوایەکەت چیە یەومە نەدعو كل أناس بإیمانهم ئەو نەسرانیانەی کە لە سەردەمی پێغەمبەر عیسا بووینەوە ئیمانیان پێهینایە عەلەیهی سەڵات وسەلام هەموو لەگەڵەمە لە بەهەشتە پێکەوەن هەموو نەسارایەکان پێش هاتنی پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام بە موسڵمان و بە ئەهلی بەهەشتن ئیماندارن لە خوا زۆر گەورن لۆ چووکە ئەوانە عینە ڕێزکەی پێغەمبەر عیسایان گر عەلەیهی سەڵات وسەلام لە نوێژ لە زەکات لە چاکەکردن لە گەرداک و نەڕێشتنی خێن و زوڵم براو نەکردنەوە
و نەیجێڕن بە پیاوێکی خراپ شەقی یعنی ئەو ڕوو خەڵگە بینی ئینسانی شەقی خراپە عەزیەتی جیرانێدا برادێریێدا دۆستیەدا خەڵکێدا گەڕک لێی بێزارە جیران لێی بێزارە کۆمەلگا لێی بێزارە یعنی حتا لەناو معاملەتی لەناو بازارە لە شوێندا هەمووی تەماشاکە و ئینسانە لەو جۆرە کەسە بێزارن جا تەماشاکی بەڕاستی ئەوە پەیامی پێغەمبەر عیسای عەلەیهی سەڵات وەسەلام دەتوانین ناوی لێ بنێن پەیامێکی گەورە و مبارەک و پیرۆز و کە هەموو شتەکانی تێدا وجودی هەیە ئەوەی لەناو کۆمەلگادا ئەو ڕۆکە دەگوزارێت تەماشا دەکەی ئەمە پەیامی پێغەمبەر عیسای عەلەیهی سەڵات وەسەلام نەک ئێستا کە خەڵکێک خۆی بە شوێن کەوتەی پێغەمبەر عیسا بزانی عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام نەنوێژی نەزەکاتی نەبڵم چاکەکردنی لەگەر دایکی یان بۆ نمونە کەسێکی خراپە ئینسانێکی ڕێزکەکەی گۆڕیە هەروەکو لەناو ئێمەشدا وجودی هەیە هەر کەس دەستی لە قورئان بەردا چی لێدێ گومڕاهبی هەروەکو بۆ نمونە نەسارە کە دەست لە ئەوەی بەردا لە سەردەمی پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام دوای ئەوە دەستیان بەردا لە کتابەکەی خوای تەبارەک وتەعالە و ئینجیلیان خشتە پشتە خۆیان و ئیبتیداعی ڕەهبانیەت و زۆر شتێکیان داهێنا خوای گەورە بە گومڕا لە قەڵەمدان ئەوانە ئەو شتانە نامینێ ئەوەی ئێستا مایە خولەسەکە ئاخر دینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە دەستی پێوەگرن لەسەر ڕێبازێکی ڕاست و ڕەوان دەڕۆن و ئیلا پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام لە لای ئێمە وەکو موسڵمان ئەوەندە خۆشەویستە لەو ئاستەدا ئەگەر کەسێک باوەڕی پێنەبی بە شتانی کە گوتمان بە کافر لە قەڵەم نادرێ بە مسلمان لە قەڵەم نادرێ ئەبێ هەموو پێغەمبەرانی کە لە قورئانێدا ئاماژەیان پێکرا هەموو باوەڕمان پێ هەبی کە 25 پێغەمبەرن لە زەمنیاندا 5 پێغەمبەر ئولول عەزمیان پێدەگوترێت لەو 5 یەکیان پێغەمبەر عیسای عەلەیهی سەڵات وەسەلام کە لە لای ئێمە زۆر گەورە و ڕێزدارە پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام جەبار و شەقی کە پێغەمبەر عیسا لە سەرتا قسەکانی وای فەرموو یعنی ئەگەر مەفهوم مخالفەکە بگرین هەر کەسێک کە ئاوا بوو ئەوە لە سلکی پێغەمبەران و پیاوچاکان و ئەهلی ئیمان و ئیسلام و بەهەشت نییە بەڵێ دەڕواتە دەرێ پێغەمبەران یەک پێغەمبەرمان نییە عەلەیهی سەڵات وەسەلام تەماشایان دەکەی کە کەسێک بریتی بی لەوەی پیشەی خوێن ڕشتن بی پیشەی ئەو ئینسانێکی خراپی کۆمەلگای تێکدابی بەڵکو هەمویان ببینە پەیامەکانیان وازح بووە پەیامەکانیان ڕوون بووە لە بۆ خەڵکی لۆی ئێستا ئەو پەیامەی پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام کە لەگەر پێغەمبەری ئێمە گۆڕانکاری بەسەردا هاتیە بەس لە ناحیەی ئیعتیقاد و ئەخلاق نەگۆڕایە هەروەک خۆیتی ناحیەی ئیعتیقاد پێغەمبەر عیساش داوای لە بۆ تەوحید کردێ و پێغەمبەری ئێمەش عەلەیهی سەڵات وەسەلام مەسەلە فقیەکانە بۆ بەڵێ لە ناحیەی ئەخلاقەوە ڕاستگۆیی دەستپاچی ئینسانێکی چاک بە باش بە ئەمانەت پارێز بە ئەوانە هەمووی لە مەبدەئی متفقن لەسەر لە بینی هەموو پێغەمبەران لە تەوحیدەکەەوە لەقەد بەعەثنا فی كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت ئێستا خەڵک ئیجتینابی تاغوتی نییە نیتی عیبادەتی خواشی ضعیفە يعني عبادتي خواشي ضعيفة تارادەی زۆر هاوار لەو غیری خوا دەکا هاوار لە بۆ قەبر و لە بۆ ئەو جۆرەشتانە دەکا ئێمە پێڵێن بەس دوو کەلیمە قسە خەڵکی لێمان تووڕابی لەسەر ئەو مەسئلەیە بابە هاواری خوا کە خوا يعني خوا دەسەڵاتێکی هەیە هیچ کەس ئەو دەسەڵاتەی نییە لۆ يعني بچم لە شتێکی دیکە بپارڕمەوە غیری خوای تەبارەک وتەعالە يعني ئایا خوا دەسەڵاتی نییە وەالعیاذ بالله یان ئەوەتەیە ئەوەی ئەتوو داوای دەکەی بە کەسێکی تر دەکرێت بەخوای گەورە ناکرێت وەالعیاذ بالله کەوانە هەموو سەرچێشی لە بۆ شتی خراپ إما أو عقيدة فيركن عقيدة أهل السنة والجماعة إذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله حرشتي تشتبوا وأفوض أمري إلى الله حرشتي تشبكين إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا سوان دەست خۆش بێ خوا سلام معجزەی پێغەمبەر عیسا عەلەیهی سەلام لەگەڵ پێغەمبەرەکانی تر جیاوازەکانیان چی بوون معجزەی پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر تەماشا بکەین بەکو شێوازێکی گشتی بیڵێن بەڕاستی ئێستا گەر مقارنەشی کەین لەگەڵ ئەو نەخۆشیی ئەو کۆڕۆنای ئێستا وجودی هەیە ئەویش جزئێک لێی نزیک دەبێتەوە خوای گەورە لە هەر سەردەمێکە وەکو ئیبن کەثیر دەفەرمووێت پێغەمبەرێکی دەنار کە شتێک باو بووە لە سەردەمی پێغەمبەر موسا عەلەیهی سەڵات وەسەلام سحر و شتی وا باو بوو پێغەمبەر موسای نار عەلەیهی سەڵات وەسەلام شتێکی لەبەر دەستی دابوو هەمووی عاجزکردن لەو شتە لە سەردەمی پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام تۆپ زۆر پێشکەوتوو بوو دەسەڵات زۆر بەقووەت بوو تۆپ زۆر پێشکەوتوو بوو خوا هەندێک شتی دا پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام یعنی بەو تۆپە عاجز بوون لەوەی کە وەکو مردوو زیندووکردنەوە ئەو جۆرە شتانە لێرە ئێستا من ملاحەزەکە گەڕم بۆ سەر و پرسیاری بەڕێزت تەماشا دەکەم لەو ئاخیری زەمەری خۆشمان بەڕاستی تەماشامان دەکرد تۆپ هەن پێشکەوتی بوو چاوی ئینسانیانە گۆڕی دڵی ئینسانیانە گۆڕی دەستیان چاکرد و شتیان لێکتری دێخست و نازانم هەندێک شتیانە کرد زۆر سەی گەیشت بوو ئاستێک تۆپ غەریب بوو خەریک بوو مەغرور بی یعنی دیانگۆ فلان کەس والعیاذ بالله بگاتە فلان خەستەخانەی نامری
يعني هەندە مەغرور و هەندە ئەو شێوازانە بەڵێ خوای تەبارەک و تەعالا نەخۆشێکی نار پێی دەڵێن کۆڕۆنا خوا هەموو مسلمانانی لێ بپارێزی ئەوەی مردیە خوا بە شەهیدی قبول کا لەکەنە خۆی بە گەورەی خۆی ئەوەی گرتیت هێشتا خوا شفای لۆ بنێری ئەوەی نەیگرتە خوای گەورەی بیپارێزی یا رب العالمین باشە هەمووی عاجزکردن بە شتێک کە نەدیترێ نەتەماشاکرێن چارەسەرێکی وایان دیتەوە دەستی یعنی ئەو بەڕاستی ئەومان پێدەگەینی زعیفی دەسەڵاتی ئینسان یعنی ئینسانەکان حەچەند بەرەو پێش بڕۆن ئاستەکەیان دەگاتە کاتێک دەستەوەستان دەمینێنەوە ها یعنی هەر چەندی وتوانێت ئەجەوە طبعاً شتێکی کەمیشیان ئەنجامدا العلمی لا قەلیلە كما زۆر وفوق كل ذي علم عليم هێشتا بڕۆ هەر هەیە تەماشا دەکەی زەمە لێرە من بەستم چوو تەماشا پێغەمبەر عیساکە عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورە شتێکی پێداوە کە مردوو زیندوو دەکاتەوە بەڵام یەک نوقتەی تێدا هەیە زیندووکردنەوەی مردووەکە کە زیندووش دەکاتەوە ئوحی المەوتە بإذن الله يعني هو بإذن خوای تبارك وتعالى بووە جا هەتا هەندێک لە ڕیوایەتەکاندا هاتووە لە ڕیوایەتەکاندا ئاماژەی پێدەکە حتا لە حەدیثێکی لە مسنەدی ئیمامی ئەحمەددا هاتووە ڕەحمەتی خوای لێبی فأماژە بەوە دەکەن دەڵێن پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام چەند جارێک چەند مردوویەکی لۆ زیندی کردینەوە ئەوان گوتیانە ئەو مردیانە هەر نەمردینە ئەوە ڕاست نەبووە خۆیانە تو معلوماتێک کە و دقیقەتە بووە وەرە کوڕی پێغەمبەر نوحمان لۆ زیندیکەوە کوڕی پێغەمبەر نوحمان لۆ زیندیکەوە با ئەو بێتن شاهێدیت لەوە بدا ئەویشی دوعا کردی و بە ئیزنی خوای پەروەردگار زیندی بوویتەوە بەس دەڵێت تەماشایان کرد سەری سپی بوو دەڵێوان گوتیان ئەمە هەو نییە ئەوە سەری سپی بووە بینەما ئەوەی ئەمە معلوماتمان هەیە و سەری سپی نەبووە گوتی لی بپرسن کە لێیان پرسی گوتی وەڵڵاهی وەمزانی دەڵێن قیامەتە لۆی سەرم سپی بوو لە هەول و ئاهوالی ڕۆژی قیامەت یعنی هەندە خەوف و ترسم لەسەری دانیشت وای لێکردم کەوا ئەمن پرچم لە گەری سپی بوو جا لۆی بەڕاستی ئێمە ئێستا تەماشا دەکەین خوا ئەو هەموو موعجیزە ئەو هەموو پێغەمبەرە ئەو هەموو شتە گەورەی داوەتە دەست ئینسانەکان ئێستا تەماشاکەین یعنی خەڵکێکی هەتا ئەو ئاستەی ئەو قورئان و ئەو کەلامە گەورەی خوای تەبارەک و تەعالا بینی ئینکاری دەکا زدی دەڕادەوەستی شتی ناڕێگەکە بەس ئەمە هەموو جارێ دەڵێن ئەوەندەی توانیمان بە حیوار بە قسەکردن بە ئوسلوب بە بەڵگەی عەقلی بە نەقلی بە هەر شێوازێک توانیمان قەنەعەت بە ئینسان بێت لەوەی لە جەهەنەم قورتاربی بچیتە بەهەشتەوە ئینسانە ئیمان بین بەس خوا هەر نەیهینە هەندێک کەسەیە باوەشی چوە قیامەت وەڵڵا هوردی دەکەن لەگەڵ لێدانە قوڕی بەسەری لەوێن دەر لەوێ حجە و شت نامینێ لەوێن ڕوئیەکە ئەبتە عین اليەقین و حەق اليەقین دێتە گۆڕی هەمووی لە بەرچاوی ئەو ئینسانە بەدیار دەکات جا لەوێ موعجیزە لە عەجزەوەیە واتە ئەوەی ئینسان ناتوانێت ڕادەوەستی عاجزە ئینسان بتوانی ئەو جۆرە شتانە ئەنجامدا چونکە پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام نەک ئەوە هەروە ئوبرئ الأكمه والأبرص وأحيي الموتى بإذن الله وأنبئكم بما تأكلون وما تدخرون في بيوتكم إن في ذلك لآية لكم إن كنتم مؤمنين ليرة تەماشا دەکەی حتى بەرەک نابینا پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام دەستی بە چاوی دادەهێنان چا دەبتەوە حتى هەندێک لە زانایان کە باس لە قسەی پێغەمبەر عیسا دەکەن کە بە مەسیح ناوی بردرایە و دەجالیش بە مەسیح ناوی بردرایە جیاوازی نێوان ئەو دوو مەسیحیە چییە دەجال چاوێکی مەسح کرایە نابینایە پێغەمبەر عیسا نابینایەکانی چاک دەکردەوە پەنجەی پێدادەینە و دەست پێدادەینا بە مەسیح لۆی ئەو پێی دەگوترێ مەسیح ئەویش لەبەر ئەو مناسبەیە پێی دەگوترێ مەسیح بەس لێرە یەک شتی گرینگکەیە بەڕاستی کە بڵێن دەربارەی پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەر شەریعەتی ئێمە ئەگەر بڵین یعنی ئەوە مقارنەیە کە لە مابینی کتوبەکانی ئەوان لە هەندێک کتوبی یەهود و نەساڕادا هاتووە کە باز لە عەدەدێکی یەکجار زۆرەکە ئەو مبالەغەیە پێغەمبەر عیسا 250,000 نازم نابینای چا کردیتەوە ئەوانە موعجیزە بووە خۆ نەبوو هەرچی بەکنی داچی هەر دەستی بە چاوی دابینی چاچی کاتەوە لۆی خەڵک ئیمان بینی چونکە پێغەمبەری ئێمە دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام خوا هەر پێغەمبەرێکی ناردبی ئەوەندەی شت دایتە دەستی کە خەڵک لەسەر دەستی قەنەعەتیان بێ کە بەڕاستی دابنێن باشە لێرە تەماشا دەکەین عەدیدی یەکجار هائیل دەگوترێ ئێخۆ قابلە خەڵک لەو سەردەم هەموو ناوی بنایی لەدایک ببی ئەیوان نەبووە و خەڵکیش ئەوەندە زۆر نەبووە بڵێن پێغەمبەر عیساش ئەوەندی کە گەڕایەوەی کە دیتی کەوتیتە بەرچاوی لەوەی خەڵکی ئیمانبینی ئەو موعجیزانەی بەکارهێنایە کە خوای تەبارەک و تەعالا دایتە دەست جا قەس دەکەم لێرە چییە ئەوەی جیاوازی ئێمە دەکات لەگە کتوبی پێشی چکە زۆر زاروێ و پرسیارە دەکرێت ئایا لۆ یعنی چێ دەرێ دینی یەهودی ڕازنێت دینی جوولەکە ڕازنە بڕۆ کتابەکانی کە تەحریف کرایە تەماشاکە هەمووی حکایەت و قیسە و شتە دەجێڕتەوە شتە بينما وەرە سەر قورئان تەماشاکە وەرە سەر حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشاکە بێجگە لەوەی حکایەت تەوحید هەموو شتێکی تێدا هەیە هەندێک شتی تێدا تازە لەو سەردەمە بەدیار دەکرێت کە لە کتابەکانی پێشی ئەو شتە نییە بڕۆ تەماشاکە مقارنەکە 5 معجیزە یان 5 بۆ نمونە ئیعجازی علمیم لە کتابەکانی پێشی لۆ بینە بەدەست ناکەوی بەڵام نەک 5 لەوانەیە ئەمە هەتا ئێستا بە سەدان معجیزەی
ئەو قورئانە هی ئەو سونەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو سەردەمە بەدیار دەکەوی ئەسڵەن لە سەردەمی پێشی هەر دیار نەبووە یعنی من بۆ نمونە بەسیترین نمونە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی تۆگە نانت خوارد دەستی خۆت پەنجەی خۆت بلێسەوە ئێستا عیلم بەدیارەکەوی لەسەری پەنجەی ئینسان مادەیەکی هەزمی ناو مەعیدەی ئاسان دەکات پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا دەفەرمی خۆ لە خۆی وەقسان ناکە ئەوجا دەیان معجزەی گەورە کە لە قورئانێدا هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەیانی کردووە ئێستا لۆمان بەدیار دەکەوە بالمناسبە حەزەکەم ئەو شتە برم پێم خۆش زۆر لە مەزیستا كخوا فرمي إن الله لا يستحي أن يضرب مثلا ما بعوضة فما فوقها خوا شرم ناكا قال منبه بيشكا بيني تويان فما فوقها تم شهم مفسرين فما فوقها دير يعني لسروي أو بيشكا بخوي كتشكيا إيه خوا شرم ناكا كمان كفار اعتراضان يقرأ وتش خوا باسي ميروستان وبيشكا وزار زاروكا أوشتانا مالو ذكا نيزاني وهمو حكمته ولو آخر الزمان راوستا أو قرآن خلو رجك ودوينية فما فوقها مفسرها مو فرمي بسروه بون منا بسروه جا زنق سوري بون منا زركتي بون منا هر حشراتك قورة تردبي استا علم اكتشافي كأونية خوا أوند دقيق شتي باز ذاك إن الله لا يستحي يضرب مثلا ما بعوضة فما فوقها شرمناك منا بيني تو خواي پروردگار بپیشکە یان فما فوقها یان ئەوەی لەسەر پشتی پێشکەیە کە پێشکەیەکی تکەی لەوێ دەژیێ زۆر گچکەترە بە مایکرۆسکۆپ نەبی وەچی ئەو کۆڕۆنایە نادیترێ تەماشاکەی بە چەندان جار گەورەی دەکەی لەسەر پشتی ئەو پێشکەیە دەژیێ یعنی ئەمە تەماشا دەکەی ئێستا ئیمانی ئەو ئینسانە بە قووەتەکە باشە ها قورئان ئاماژە پێ دەکە فما فوقها بەڵام هەتا وردەبیەوە لە قورئان لۆ هەر سەردەمێکدا چەند عیلم و تەکنەلۆجیا بەرەو پێش دەڕوا أو تا إعجاز القرآن بديار ذكوي. سلماني. بالله شيء بيغمبري قد صلى الله عليه وسلم وكلهم في فلك يسبحون أو أستير لو آسمان دروا. شيء بمحمد يقول صلى الله عليه وسلم لبن آوى إذا أخرج يده لم يكد يراها. دست دربنا تاود نابني لبرس لبرو تاريخ ببني بحر. أري بني بحر زاني، سري بحر زاني، آسماني زاني، سربشتي بيشكي زاني، أويه زاني. يعني أو ناكري بالله. أزلوه أويك الدين دقوت ربنا وكو شوازة شجستي. سديني بيغمبر عيسى عليه الصلاة والسلام. حتى بيغمبر إيمش عليه الصلاة والسلام تماشاكي. أوي دستي بشري نجوج بيته، دستي بشري نجوج بيته. تحريف نكرابي يعني هيج إشكالية تماشاكي للآن خواي جورو هاتو ببحشي وكو خوي مايتو. بلام خواي جورو فرمي يحرفون الكلمة عن مواضعه قرفتك اللي رأوي هندي كسي دستيان قويشت كتابي خوالواني بيشي تحريف داريان كرغوريان اغانا او زوانيه كهيبو عين آيات كان لتوراة ولإنجيل شبه مانشي وهبوا للزبور ولصحوف اجدا مانشي ودا هبوا ولا قرآن اجدا او زوانيانا دياري كرام بلا امام صا برون وسرجاني پیغمبر عيسى سلام خواي غور سربم لقرآن شاتو مار كراوه كمجدي اودد دواين پیغمبر دي طبعا دواي او آخر پیغمبر کدی و نیست پیغمبر ترنا غیر محمد المصطفى صلی الله علیه و سلم او مجد دانیت سون بوله برسی او مجد پیدان يعني هو كان كيتشيبو بله او طبعا نص القرآن كفرمي ومبشرا برسول ياتي من بعده اسمه احمد وزان كسي وش لو دروس تبي ولو ناوي احمد پیغمبر فرمي صلى الله عليه وسلم لي اسماء من سن ناويكم هي حتى عندي لسانان حتى نزيجي تل ناوي جماريه پیغمبر صلى الله عليه وسلم وكتابي شان لسردانايا كذا فرمي من ماحيم من احمد من محمد من عاقب اوانا هم پیغمبر صلى الله عليه وسلم ده فرمي اوانا كمن عاقب يعني لدواي هموان هاتي مكز لدواي منا ماحيمك اخوا كفر بواسطه من رشدكاتو احمد محمد اوانا هموي ناوت جوانا كاني پیغمبر صلى الله عليه وسلم كخواي جورا في ناردو ومجدشي داو پیغمبر عيسى عليه الصلاة والسلام حتى پیغمبر إيما عليه الصلاة والسلام لا پادانشتي أو كبرين أو مجدو أو زورشتان دا فرموي پیغمبر صلى الله عليه وسلم هر كسي لأمتي من جويش بپیغمبر عيسى عليه الصلاة والسلام فليقرئه مني السلام بلي محمد المصطفى سلامي لي ذاك سلامي مني بيب جينن يعني هنديسي قبا او هبو كبيغمبر عيسى عليه الصلاه والسلام زارش كديتو كمجدي اوي بيدا وبيغمبر صلى الله عليه وسلم او مقام برزيدا او كسلامي بيغمبر عيسى بجين حتى لاخر زمانش كبيغمبر عيسى عليه الصلاه والسلام بيجنيجيناك لامتي بيغمبر صلى الله عليه وسلم بمأمومين ويجدك يشغل امتي بيغمبر صلى الله عليه وسلم بفيجدي او مجدداني بيغمبر عيسى عليه الصلاه والسلام يتيا ئی ئەوەیە کە خوا ئەمری پێکرد کە موژدە بدە نەک هەر ئەو تەواوی پێغەمبەرانی پێشیش وعدیان لێ وەرگیراوە ئەگەر پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم ئەبێ ئیمانی پێ بین و ئیتیباعی ئەو بن لۆیە کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دەستی ئیمامی عومەر پارچە تەوراتێکە بینێرێەوە چێ دەڵێەوە شەر کتابی خوایە یا ڕەسوڵ الله پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی تووڕە دەبی فەرمێوە یا عومەر وەڵڵا شتێکم لۆ هیناینە شەوی وەکو ڕۆژ وایە ئەگەر بێت و پێغەمبەر موسا ئێستا زیندی با دەبایە ئیلا بە دوای من بکەت با
يعني ئێستا تو دەیت پارچە تەوراتێک دەستەدەی کە بچی من و قورئانم لە بۆ توینە تەوراتێکش کە محەرەف کرا و گۆڕانکاری بەسەردا هاتووە جا لۆی بەڕاستی موژدەدانی پێغەمبەر عیسا لە بۆ پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام شتێکی بەڵگە نەویستە زۆر بە قووەتە و لە کتوبەکانی خۆشیانە هەندێکیان هاتووە بەڵام لە قورئانێدا زۆر بە سەراحەت ئاماژەی پێکراو کە پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام موژدەی پێداون لۆی زۆربەی نەساڕایەکانیش دەبینی ئیمانیان هیناوە کەمتر لەوەی کە جوولەکەکان ئیمانیان دەینا بەڵام نەساڕایەکان زۆربەی ئیمانیان بە پێغەمبەری ناوە صلی الله علیه وسلم حتا وەکو حەقیقەتێکی قورئانیش نەسرانی دینی نەسرانی نێزیکترین دینە لە ئیسلامەتی لە باقی ئەدیانەکانی دیت بە نەسی ئاەتی قورئان کە خوای گەورە فەرمێ وەلەتەجیدەنهم ئەقرەبەهم نێزیکترینتان چێنە ئەوانە الذین قالوا ئینە نەسارە ئەوانەی کە دەرێن ئێمە نەسارەن بە نەسارای حەقیقی يعني ڕاستیەکە ئێستاش ئەوان نزیکترین لە مسلمانان بەڵێ ئێستاش ئەوان نزیکترن بەڵام چییە ئێستا برێن کە تەماشاکەی زروف و ئومورەکان زۆر گۆڕانکاری بەسەرداهاتی خەڵکی زۆر کەوتیتە ناو ئەو بابەتان ئێستا خەڵکی دەڵێ مەسیحیمە و ڕاستیش ناکە هەروەکو هەیە دەرێ مسلمانم درۆی دەکا درۆیەکە لەگەر ئیسلامەتەکەی خۆی درۆی دەکا ئەویش لەگەر مەسیحیەتەکەی خۆی ڕاست ناکە ئەو پەیامی پێغەمبەر عیسا پێگەیاندووە عەلەیهی سەڵات وەسەلام هەر هی خۆی مەسیحیەتەکەی خۆشی جێبەجێ ناکە هەر وەکو لە ناو ئێمەشدا وجودی هەیە حەواریەکان هەندێکیان ڕاستگۆ بوون لەگەڵ بوون بەڵام هەندێکیان دووڕوو بوون چۆن بوون ئەوە مامۆستا بەخۆی پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورە کە ناردی کۆمەڵێک حەواری کەسە هەرە نێزیکەکان فلما أحس عيسى منهم الكفر قال من أنصاري إلى الله ئەنگۆ ببنە ئەنساری خوا ببنە ئەنساری خوا یەکێک لەوانە سبحان الله بە پارە خەرەتا بوو هەر وەکو پێغەمبەری ئێمەش عەلەیهی سەڵات وەسەلام تەماشاکە کۆمەڵی ئەسحابی زۆر چاچی لە دەورە بوو مەجموعەیەکیان منافق بوون ئەوە دلیلی ئەوەیە هیچ سەردەمێک خاڵی نابی لە ئینسانی خراپ نابێت و ڕابوەستی ئیشی خۆت دەکەی با منافقەبی با پیاوی خراپەبی پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام یەک لەوانە بە پارە کردرا بوو لە ئەسحابەکانی پێغەمبەر عیسا بوو عەلەیهی سەڵات وەسەلام لۆیش ئێستاکەش کە دەڵێن پێغەمبەر عیسا سەڵب کرا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو جاسووسە خوای گەورە شکلی هینا سەر ئەو هەر لە دنیا عقوبەیدا پێشی قیامەت باشە هەر باسی ئەوەش بکەم قەتەلەهما صەلەبوه بالضبط ئینجا هەر دەکەوتە ناو ئەو بابەتە تەماشا دەکەی ئێستا پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام خوا ڕەفعی کرد بردیەوە لای خۆی بردیەوە لای خۆی شەبەهی پێغەمبەر عیساش کەتە سەر ئەو ئینسانی ئەوان ئەویان گرت گوتیانە تو پێغەمبەر عیسا ئەویش گوتی من هەو نیوە ئەمن پیاوێکم ناوم یەهودەی و کە من جاسووسەکەی گۆ بوویمە ئەوانیش گوتە باشە ئەدوێکە تو یەهودە ئیدی کا پێغەمبەر عیسا ئەویش قسەیەکی جوانی دەکرد دەگوت دەگو باشە ئەدی ئەگە ئەمن پێغەمبەر عیسا مەدی کا جاسووسەکەی گو کا یەهودە ئیدی ئەویان سەڵب کرد بەنەستی ئاەتی قورئان بەڵێ لە دنیاش عقوبەی خۆی لەجە تو بزانە لە ناو حەواری لە ناو کەسە نێزیکەکان ئەتو ببینی پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو هەموو معجیزە ئەو هەموو ئاەتە گەورە ئەوجە منافقیش بی ئەوجە لەجێی پێغەمبەر عیساش سەڵب بکری کەواتە دنیا خالی نابی لە ئینسانی خراپ ئینسان دەبی دائیمەن ئیش و کاری خۆی بکات لۆی خوای گەورە بەل ڕەفەعەه الله ئیلەیه خوای گەورە بردیەوە لای خۆی پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام هەر هەتا ئێرە لۆ باس کردینە پاشی هەنجینەی پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام قەتعی ئەخباری کردو پەروەردگار ڕەب العالەمین تا لە ئاخری زەمان دێتەوە خوارێ ئەمما ئێستا لە کوێن دەرە و کووە و کوونیە و پاشی هەنجینێ چ ڕوویدا و چ نەبوو خوای گەورە فەرمووی ئینی متەوەفیکە وەڕافعوکە ئیلەیە ومطهرك من الذين كفروا ومطهرك من الذين كفروا وجاعل الذين تبعوك فوق الذين كفروا إلى يوم القيامة كواتا ليرة أومان لو بديار دكي كبيغمبر عيسى للاي خواي پروردگاره والآخر زمان اجدادي تخواري وإما باورمان في هيك يچێکە لە علاماتی گەورەی ڕۆژی قیامەت هاتنی پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەر عیسا کە خوای گەورە لە قورئان لەسەر زمانی ئەو قسە دەکات دەفەرمێ یا بەنی ئیسرائیل لۆ نافەرمێ یا قەومی وەکو باقی پێغەمبەرەکانی تر سەلامی خوایان لەسەر بێت ئەوەش یەکە لە دیقەتی مەوازیعی قورئانی کە زۆربەی زانایان ئاماژەیان پێکردیا بۆ نمونە ئێستا وإذ قال موسى لقومه دائما إنسان نسبتي ولاي بابي دەدرێ نسبي يستولو لاي بابي وإذ قال موسى لقومه وتي قومي لو چکە بابی هەبوو پێغەمبەر عیسا بابی نەبوو لەبەر ئەوە بیگوت بە بۆ نمونە ئەگەر بمان گوت بە وإذ قال عیسا بن مەڕیەم یا قومی دەیان گوت قومی چکە بابت خۆ بابی نەبووە باشە لۆیە تەماشا هەموو تعبیری قورئانی کە هەندە بە جوانی و بە ڕێکی باز لە پێغەمبەر عیسا دەکات عەلەیهی سەڵات وەسەلام وإذ قال عیسا بن مەڕیەم یا بەنی ئیسرائیل بە یا بەنی ئیسرائیل بازیان دەکەن نەک بە یا قەوم چکە بیگوت بە قەومیان گوت کا بابت جواب نەبوو ئیشکالیەت دروست دەبوو لۆی ئەو ڕەواندنەوەی ئەو ئیشکالیەتە بەڕاستی ئەوە دروست بێت لەو مەقامە یەک شتی کورتت لۆ برم یەکێک لە کافرەکان زۆر مناقەشەی پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەو ئاەتە دابەزی ئینەکم وما تعبدون من دون الله حسب جهنم أنتم لها واردون گوتی من بچمەکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو ئاەتە بڵێ ئیمنە یەکسەر ڕای دەگرم
كان والله ذري آياتي ابنه شو كان بيغمر صلى الله عليه وسلم قلت له آياتي قرآن إنكم وما تعبدون من دون الله حسب جهنم قلت حرتي لغير إخوان ببرسري دست جهنم قلت له تا مسيحية كان بيغمر عيسى ده برسن بيغمر عيسى دست جهنمي تماشى خواي قوري يكسر يقول آياتك تكملك إن الذين سبقت لهم منا الحسنى أولئك عنها مبعدون أوانا أويك دو حتى علماء فرمون جواب يشي كي دراوته واخواته فرمي إنكم وما نافرمي ومن شو كما لبو غير عاقلة بلا من لبو عقلاء في غمر عيسى عقلاء يعني غير عاقلة عاقلة لو إذا فرمي إنكم وما تعبدون نيفرموا ومن تعبدون لو حتى لو لغة شو تماشى تعبير قرآن كذا كي زور جوان وريكو فيك ما مسجل بري موي برنامج كمان خلاص ونظام الحزة كان بس يوب كان زوران إنجليز إما بون من لو تسان روجانا أو يادب بهندق هدوا يادي دكنوا يعني شتانك ديكن مثلا أخو لبرنامج بروجرام من هذه مسلمان داهية يعني تاتسند درجة بيدراوا للشرع ده هرشتك دقيقة قرآن وحديثي لسر نبيتن إنساني مسلمان نيكا خويلي بباريسي جا ياد كرنو إلى داقوني بيغمبر عيسى عليه الصلاة والسلام يا سري صالة وخلق كذا سيبش داري دكاونا القطع حرام دروسنية وزورشت محرماتي تيدا ذكري وتيك الله زوري تيدا ذكري وخرافي زوري تيدا ذكري وأشتاني كذكري زور جاري واحد بناي بيغمبر عيسى عليه الصلاة والسلام وكو باوكو وكو رمز وكو زورشتانا أنزام أدري كوانا زوري لكفر لشتي خرابة ونزيكن ومعناه مفهومي خرابة ونزيكن لو مسلمان سين متبعة أتو صالك الضرورة داني شو الماري محاسبية شي نفسي خذ بكبزانه لو صالي رابردو سيد كده بسله دفتر اعمال الدانا لا يغادر صغيره ولا كبيره الا احصاها لروج قيامتها مو وجودي هي نقبي بتي ليره بشداري او هرتي خرابه كاري هي هرتي خرابه هرتي خاصه لو ظروف وضعنا خوش استائمتي دادجين براستي خلق هي باغاي خلق شيء لو كات ذكرك خلق هي او باغاي خلق شيء لو كات نويجك عبادتك قران دخيني دزبر زكاه ولا اخوي پروردگار ورب العالمين او دوانا قد وجي يجنابا افمن كان مؤمنا كمن كان فاسقا افنجعل المسلمين كالمجرمين يعني تماشاء كي لدو حالتك خلق بآقابه إنسان براسي الدست بحندي شد بقري لشرع إخوائي تبارك وتعالى وزور زور باشترا نقبت سي بجداري هندي شد بك خاصة يستا لروي تندرستي شو زور خرافي شبلن أو عالمه وهاليق نزيق بيتون وخانة خواسة توش قرفتي أو نخوشش بملا ما ويلا همو إلا سرو دا أما جي بيدا كم بريتي لوي أقشتك شرعي نبو بهيش وازق بجدارينا كخاصة أقبناها بيشتك بي كأوشتا خلق جاري واهي بيوي أو إلهة أو أخوايا أو مسائل عقيدية أو أنا إنسان دبي خوي ببارزم فيما خوش همو روجي خلشك روجي خوشي بروجي تاكبي بناوي روجي خوشي درستا بهمو خلق بلي أو روجانة خوش بي باكابر مسيحيش بي هرش تيشي هبي روجا كانت خوش بي أيام سعيد بي تاك بي باش بي بلام وكو ججني بيروز وكو أو زورشتاني كبعبادت دادن دري لي بكري أوانا دروسني عزيت ما دايما مسجن زور سپاسی آماده بوون دەکەین خۆی بەرە پاداشات بۆ وەڵام جوانەکان زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ جەنابی مامۆستای بەڕێز دکتۆر خالیت گەردی پێشنەژدار خوێنی مزگەوتی حاجی ئیبراهیم گەردی لە شاری هەولێر دەخوازین خی گەورە ئەو ساڵی دادێ لەگەر تولی تەمەنمان پڕ بکات لە خێر و ڕەحمەت و بەرەکەت لە گوناحی ساڵانی ڕابردووشمان خۆش بێ بە میهرەبانی خۆی تاکو دیدار بەخوای گەورەتان ئەسپێرم والسلام علیکم ورحمة الله وبركاته.